بوختان بۆ سەروەری یاسا وەک دیموکراسی لێ هاتووە هەرچەندە بانگەشەی بۆ دەکەن زیاتر پێشێلی دەکەن. لە هەرێمی کوردستان بەردەوام بەرپرسانی یەکێتی و پارتی باسی سەروەری یاسا دەکەن، ئەمەش نەک بۆ چەسپاندنی لە دەم و دەستگاکاندا بەڵکو بۆ چاوپۆشی لە بەرپرسە گەندەڵەکان و جێبەجێکردنی لەسەر خەڵکی سڤیل و بێدەسەڵاتی هەرێمی کوردستان. هاوڵاتیان ئەزموونێکی تاڵیان لەگەڵ پێشێلکردنی یاسا لەلایەن دەسەڵاتدارانەوە هەیە، بەردەوام بەرپرسانی باڵای هەرێم باسییان لە سەروەری یاسا دەکرد، بەڵام کاتێک نزیک دەبوونەوە لە بەسەرچوونی ماوە یاسای کورسیەکانیان لەژێرەوە دەکەوتنە ڕێکەوتن لەگەڵ هاوپەیمانەکانیان و باشکرا پێشێلیان دەکرد. فەرموون بۆ بگەڕێینەوە بوو دەستور. مەسعود بارزانی کاتێ ماوەی سەرۆکاتیەکەی لە 30 حوزیرانی 2013 تەواو بوو با پێشێلکردنی یاسا و بەڕێکەوتن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستانەوە ماوەی سەرۆکاتیەکەی بۆ درێژکرایەوە. دوای 19 یابی 2015 کاتێک خوێندنەوە یەکەم بۆ هەموار یاسای سەرۆکاتی هەرێم کرا، سەرۆکی حکوومەت 4 وەزیری بزوتنەوەی گۆڕان دوور لە ڕێنمایی یاسایی و بە بڕیارێکی حزبی لە پۆستەکانیان دوور دەخاتەوە. هەر بە هەمان بڕیاری حزبیش ڕێگە لە سەرۆکی پەرلەمانی کوردستان دەگیرێت بچێتە شاری هەولێرەوە. هەر کاتێکیش ماوەی ئاڵوگۆڕی پۆستەکانی پارێزگای سلێمانی هاتە پێشەوە، چەندین پێشێلکاری یاسایی ڕوویدا و پۆستی پارێزگار لە نێوان هەردوو پارێزگارەکەی یەکێتی و گۆڕاندا بە وەکالەت بەڕێوە دەبرا. دوای پەکخستنی پارلەمانی کوردستان و بەر لە کاراکردنەوەشی بۆ مەرامی تایبەتی، سکرتێری نوێی پارلەمانی کوردستان دوور لە ڕێنمای یاسایەکان بە ڕێکەوتنێکی حزبی دانرا. هەر لەگەڵ پەکخستنی پارلەمانی کوردستان و بەهۆی مامەڵەکردنی نادروست و گوماناوی، تیمی هەڕاجکردنی نەوتی کوردستان دوور لە هەر ڕێنمایەکی یاسایی کەوتنە پاشەکەوتی موچەی فەرمانبەران. نزیکترین وادەی پێشێلکردنی یاساژ بۆ بڕیارێکی جێگری سەرۆکی حکوومەت دەگەڕێتەوە، کاتێک بە ناوی ئاڵۆگۆڕی پۆستە ئیداریەکانەوە سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین و 4 بەڕێوەبەری گشتی لە پۆستەکانیان دوور خستەوە. ئەمەش بەلای شارەزایانی یاسای دەستوری و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە تێپەڕاندنی دەسەڵاتی حکوومەتی خۆجێی سلێمانیە و پێشێلکردنی زەقی یاسایە. هەرچەندە هاوڵاتیان و پارتەکانی دەرەوەی پرۆسەی گەندەڵی خوازیار بوون دەسەڵات بار لە هەموو کەس ڕێزی ئەو یاسانە بگرێکە پەرلەمان دەری دەکا، بەڵام خودی مەرجعی باڵای یاسادانان بەدەست پێشێلکردنی یاساوە دەناڵێنێ و ئەم جارەش بەرپرسانی هەرێم لە دوا دەرفەتی حکومڕانیاندا یاساشکێنیان هەڵبژارد.